بەڵێ ئەکەم گفتوگۆکەی لەسەر تەوەری دومی پرۆگرامەکەمان کە لەم تەوەرەمانە باس لە ڕۆڵی میدیاکەین لە چەسپاندنی لێبوردەی و هەروەها پێکەوە ژیانەوە کە زانین کە ڕۆژانە ڕەنگە کۆمەڵە وشەمان بەرامبەر بەکاربێنین یاخود کارمان لەگەڵا بکەن کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە کە زانین بە کۆمنتێک بێت بە مەسجێک بێت یاخود بە پۆستێک بکە لەسەر کەسێکە کرێت ڕەنگە ئەو کەسە بۆ شێوەیە نەیکردبێت بەڵام هەستی کەسی بەرامبەر بریندار بکات و دەرو ناسانی هەمیشە باز لەوەکانەوە کەسانی کە لێبوردن کەسانی هۆشیارن لە کۆمەلگا و وەک ئاماژەم پێکرد ئێمە بە شێوی گشتی باز لە لێبوردەیەکەین هەروەها باز لە ڕۆڵی میدیاشەکەین بە میوانداری زۆر بەڕێز فاروق جەمیل کابەڕێزیان مامۆستای زانکۆن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کورساردنیسەوە لەگەڵماندان کاک فاروق سڵاو لێبێت باش بەخێر بێت. زۆر سپاس، سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات. سپاس بۆ ئەم دەرفەت. سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا باز لە لێبوردەی بکەین بە شێوەی گشتی چیەگرێتەوە و دواتر ڕۆڵی میدیاش لە لێبوردەیدا چییە؟ بەڵێ لە ڕاستیە چەمکی لێبوردەی چەمکێکی فراوانە و ئەتوانین معنی لە کورتترین پێناسە یاخود ناساندنا بڵین میکانیزمێکە بۆ وەکو میکانیزمێکە بۆ پێکەوە ژیان و بۆ یەکتر قبولکردن یەکتر قبولکردن دیارە ینی بوارێکی بەرفراوانی هەیە ئەوەی کە قبولکردنی جیاوازەکانی یەکتر قبولکردنی هەڵەو کەم و کوڕەکانی یەکتر قبولکردنی ئەو کۆمنت و بیر و ڕاجیاوازانەی کە هەیە اینجا ئێمە لێبوردەی ئەتوانین بڵین لە هەر شوێنێک لێبوردەی هەیە پێکەوە ژیان هەیە ئەمە دوو چەمکی زۆر یەکانگیری یەکتر و تاواوکەری یەکترن وە لە هەر شوێنێک هەست بەبوونی پێکەوە ژیان کرا ئەوە ئەبێ بزانی کە بناغەکەی هەبوونی لێبوردەیە لێبوردەی شێواز و جۆری زۆرە و ئەکرێ بە چەند بەشێکەوە لێبوردەی سیاسیمان هەیە واتە قبولکردنی جیاوازیە سیاسیەکان و ئایدۆلۆژیا و بیرکردنەوە بیر و ڕاستسیاسیەکان لێبوردەی ئاینیمان هەیە واتە قبولکردنی بیر و باوەڕ و معتەقەداتی دینی و مەزهبی جیاواز لەگەڵ یەکتردا لێبوردەی کللتوری فکریمان هەیە لێبوردەی کۆمەڵایەتیمان هەیە و هەتا ئیلا ئەخیری یعنی لێبوردەی جۆرەکانی زۆرە بەڵێن. باشە ئەو کەسانی کە لێبوردن چ تایبەتمەندێکیان هەیە ئایا هەموو کەسێک لێبوردەیە یاخود هەر لە مناڵە و کەسەکە لێبوردە یاخود لێبوردەیش ئەبێ دروست بکرێت لە کەسەکە؟ خۆی لە زانستی کۆمەڵناسیە و ئەنی ئەوە هەیە مرۆڤ لە ڕووی سروشت و بیرکردنەوە و هەڵسوکەوت و ڕفتاریەوە ئەکرێ بە دوو بەشەوە بەشیشان ئەوەیە کە ینی بە فێترەت وایە ئینسانی ینی هەر لە تەبیع خۆیان لە ناخی خۆیان و لە بیرکردنەوەی خۆیان هەیە ئەمە جۆریکیانە سروشتی ئینسانەکە ئاوایە جۆرەکەی تری ئەوەیە کە هەندێک جار ڕەنگە لە ژێر کاریگەری کۆمەڵگەیە ئیتر ئەو کاریگەریە سلبی بێ یاخود ئیجابی بە جۆرێک لە جۆرەکان تەقەموسی کەسایەتیی ترەکە یاخود ئەوەی کە هەیە بەشێکی تری پەیوەندی بە پەروەردەوە هەیە ئەو ژینگەی کە تیا پەروەردا بێ هەمیشە ینی باز لەوە ئەکرێ ئەو کۆمەڵگانی کە جەنگ و کوشتار و ماڵوێرانکاری و ململانی هەمە جۆری تایە وەکو ئەوترێت ینی هەمیشە ئەو مرۆڤانە ئەوانەی کە لەو کۆمەڵگەیانە پێگەن جگە لەو ترسود لە ڕاوکەی کەتیانە دروسە بێ زۆر جار ئەمانە ئەبنە هۆکاری ئەوەی کە بیرکردنەوەی شەڕانگێزیشان تیا دروست بێت دوجار ئەمە کاریگەری دروستەکە لەسەر لێبوردەی کە ئەم کاریگەریش دروست بوو دوجار ئەمە تەسیر لەسەر پێکەوە ژیان و قبولکردنی یەکترەکات و قبولکردنی جیاوازەکان لەگەڵ یەکترا ئەبێتە مەترسی. بەڵێ مامۆستا ئەرچی میدیا چیە لە بەرامبەربوونەوەی کەراهێتدا بە شێوەیەکی سەرەکی بەڵێ زۆر باش و چەمکی کەراهێتت هێنایە پێشەوە لە غیابی لێبوردەیی و پێکەوە ژیانە بێگومان کەراهێت دروستە بێ کەراهێتیش عادەتەن لە خۆیەوە دروست نابێم یەکێک لەو ئامرازە هەرە گرنگ و کاریگەرانی کە هەیە مەسەلەی میدیایە کە زۆر جار لە ڕێی ئامرازەکانی میدیاوە پەیامەکان بە جۆرێک بڵاوکرێنەوە کە ئەبنەمایی هاندان بۆ کەراهێت و هاندان بۆ دەماگیری ینی ئەوەی کە ڕۆڵی میدیا من پرسیارەکەی بەڕێزت لەسەر ئەوە بکە ڕۆڵی میدیا بەڵێ لە ڕوبەڕووبوونەوەی کەراهێتدا لە ئەرکی میدیا لە ڕوبەڕووبوونەوەی کەراهێتدا بەڵێ ئەتوانین بڵێن یەکەم هۆکار یاخود یەکەم ڕێگای ڕوبەڕوون میدیا کە چۆن ڕوبەڕووی کەراهێت بێتەوە ڕێگە نەدات کە پەرەی پێ بدرێت ئەوەیە کە یەکەم پەروەردەی میدیاییە دووەم پابندبوونە بە پەیامی ڕاستەقینەی میدیا کە ئەرکی بابەتی بوونە بڵێ ڕاستگۆ بوونە بابەتی بوونە دوورکەوتنەوەی لە چاواشەکاری دوورکردنەوەی لە پڕوپاگەندا و هەروەها
بڵاوکردنەوەی ڕۆشنبیری میدیای میدیا تەنها ئەوە نییە کە ئەرکی خۆی جێبەجێ ینی بەجێ بگەێنێ کە ئەو پەیامی لە ئەستۆیەتی چی ئەرکێکی تری میدیا ئەوەیە کە ئەچێتە هەموو ماڵێکەوە واتە ئەرکی ڕۆشنبیرکردنە ئەرکی تەسقیفکردنی تاکەکانی کۆمەڵگەیە بە ئاراستەی پێکەوە ژیان و لێبوردەوەی یەکتر قبولکردن. بەڵێ مامەسا ئێمە چۆن بتوانین چاو لە وڵاتان بکەین لەو نمونە زیندوانە سەبارەت بە لێبوردەیی چۆن بتوانین چاویان لێ بکەین؟ خۆی نمونەی لێبوردەیی زۆرە لە دنیاە بەڵێ بە هەموو جۆرەکانیەوە ئەگە دەرفەتم دەی من هەندێک نمونە باسەکەم. یەکێک لە تازەترین و زیندوترین نمونونەکانی لە دنیاە نمونەی وڵاتیەکی وەکو وڵاتی ڕواندایە کە نزیکی 20 ساڵ ینی شەڕی ناوخۆیی و وەکەوەی کەوترێ شەڕی خێڵایەتی و خێڵایەتی بەڵێ لە بینی هەردوو هۆزی ئۆتۆتۆچیەکانە ئەو نزیکەی 200,000 کەس ینی لەو شەڕانەیە کوژان. بەڵام دوجار لە ڕێی بە یاساییکردنی پێکەوە ژیان و تەحریم و تەجریمکردنی پەرەپێدانی گیانی دەماگیری و کەراهیەتەوە ئێستا ئەو وڵاتە بۆ بە یەکێک لە وڵاتە هەرە پێشکەوتەکانی تریە و ینی یەکێکە لە ڕووگە هەرە دیارەکانی سیاحی لە هەموو دنیاە. ئەگەر بەڕێستان ئێوە میدیاکارن حتمما ئاگاداری هەندێک لە پەرەسەندەکان و هەواڵەکانی دنیان. بەریتانیا ئێستا بەشێکی زۆری ئەو پەنابەرانی کە دیپۆرتیان نکاتەوە ینی یەکێک لە وڵاتانی کە خەڵکی بۆ ئەنێرە ڕواندایە. ئەمە ئەمە نیشانی ئەوەی کە ئەو وڵاتە ئێستا کە پێشتر لە نێو گێژاوی جەنگ بۆ خۆ گێژاوی جەنگ بەڵام ئێستا خەڵکی ئەو وڵاتە چۆنەڵێ لەسەر ئێسک و پولیسکی قوربانەکانیان لەسەر دار و پەردووی کاولکاری و وێرانکاریەکانیان وڵاتێکی تازیان بنیاد ناوەتەوە کە پێش هەموو شتێک ئەمن و استقرار و ئارامی تایەوە بۆ ژیانکردنی خەڵکانی تریش لەبارە. ئەمە نمونەیەک. نمونەی ترمان هەیە ئێمە لە وڵاتانی کەندا و ئیماراتمان هەیە ینی ئیماراتی عەرەبیمان هەیە لەوێ ماوەی ینی زیاتر لە 10 بۆ 15 ساڵە بێ بە چڕی کار لەسەر قوڵکردنەوەی جانی برایەتی و پێکەوە ژیانەکرێەوە وەزارەتی تایبەتی هەیە ئەوانیش چەند هەرێمێکە مامەسا ئەبوزەبیە عەجمانە بەڵام ژیان و بەڵام ئەمە لە دەرەنجامی چیەوە بوو ینی خەڵکێکی زۆر ینی کرێکارێکی زۆر لە دەرەوەی وڵاتەکەەوە دێت و لەوێ کارەکەن چەند جارێک ینی ئەو خەڵکە بیانیانە ڕوبەڕووی هەڕەشەی جاکاری نەژادی و هەڕەشەی ینی تونوتیژی بوونەوە بۆیە دەسەڵاتدارانی ئەو وڵاتە ئێستا جگە لەوەی کە ئەو وەزارەتیانیان داناوە چالاکی ساڵانەیان هەیە ینی ئیڤێنتی ساڵانەیان هەیە کۆنگری ساڵانەیان هەیە و هەفتەیان هەیە ینی ساڵانە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و کەراهیەت و دەماگیریان هەیە لە وڵاتەیە. و وڵاتی ترمان مەسەن نمونەی تر زۆر هەیە بۆ نمونە شوێنێکی وەکو باشووری ئەفریقامان هەیە کە ماندێلا ینی زۆربەی هەرە زۆرمان ئاشناین بەو ناوە دوای 27 ساڵ زیندانی کردن و کە لە زیندانە دێتە دەرەوە تەبەن لە سای ڕژێمی ئاپارتهایت بڵێ جاکاری نەژادیە ئەو جۆرە جیاکاریە نەژادیەوە ئەتوانین بڵین تەسامحەکەی ماندێلا بەر لەوەی سیاسی بێت تەسامحێکی نەژادیەکە بەرامبەر بەنایەرەکانی خۆی پەیڕەوی ئەکات. بەڵێ باشە مامۆستا فاروق لەگەڵ ئاکام ئاباستان لە ڕۆڵی میدیا خود ئەرکی میدیا کرد لە لێبوردەیە بەڵام جگەل لە میدیا ئەرکیکی دیکەیەکە گیانی لێبوردەی لە ناوچەکانی کۆمەڵگا بڵاو بکاتەوە. هەڵبەتە وەکوتمان میدیا خۆی بیرمان نەچێ ینی میدیا بۆ خۆی چەکێکی دووسەرەیە ئەتوانین بە ئاراستی خراپە بەکار بهێنرێت و ئەتوانرێت بە ئاراستی پێچوانەش ینی بە باشیشا بەکار بهێنرێت. خەڵکی ژیر و خەڵکی هوشیار و خەڵکی پرۆفشناڵ ئەوانی کە پابندن بە بنەماکانی کاری ڕۆژنامەوانی پیشەیەوە بێگومان ئەوانە میدیا واجبە لە سەریان کە بە شێوازێکی دروست بەکاری بێنن لە پێناوی خزمەتی کۆمەڵگەوە لە نێو ئەوانەشا مەسەلەن قوڵکردنەوە و چەسپاندنی گیانی دێبوردەی و پێکەوە ژیان. بەڵام بە جۆرەکەی تر ئەشێ هەندێک لە بڵاوکردنەوەی پەیامە میدیانە بە ئەنقەست بێت بە ئەنقەست ینی کار لەسەر کەیسێکی زۆر بچووک بکرێت بەڵام قەبە بکرێت لە بەرچاوی خەڵک و لە پێناوی بەدیهێنانی ئامانجێکی دیاری کراوە. ئەوەی کە بەڕێزت باست کرد ینی یان پرسیارەکەی بەڕێزت کە ئەڵەی تەنها ئەرکی میدیا و میدیاکارانە نەخێر تەنها ئەرکی میدیا و میدیاکاران نییە بەڵام میدیا ئەبێ ببێ بە وەسیلەیەک بۆ ئەوەی خەڵکەکانی تریش و کاراکتەرەکانی تری بوارەکانی تریش لە ڕێی ئەم میدیانەوە لە ڕێی کەناڵەکانی میدیا و ئەم پەیامانە بڵاوکەنەوە ئەبێ میدیا ژارمەتی دەربێت لە بڵاوکردنەوەی ئەوانەیە. بۆ نمونایان ئێمە
پیاوانی ئاینیمان هەیە ئەمانە ینی قدوەن لە ناو کۆمەڵگەیە و چۆنیان بوێ لە ڕێی وتارەکانیانەوە لە ڕێی پەیامەکانیانەوە لە مینبەری مزگەوتەکانەوە یاخود ئێستا ئێمە تۆڕە کۆمەڵایەتەکانمان هەیە لە ڕێی پیج و ئەکاونتە تایبەتەکانی خۆیانەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان بە حکمی تایبەتمەندێتی کۆمەڵگەی ئێمە کە زۆرینەی کۆمەڵگەی ئێمە ئیسلام مسلمانن و لە ژێر کاریگەری پەیامە دینیەکانی مامۆستایانی ئاینیدان کەواتە ینی ئەرکی سەرەکی و لە پێشینەی پیاوانی ئاینیە و مامۆستایانی ئاینی کە کار بکەن لەسەر ینی لەسەر زەخکردنەوەی خاڵە هاوبەشەکانمان و وەلانان و لە بیربردنەوەی خاڵە جیاوازەکان و ناکۆچەکانی ڕابردوو لە پێناوی ساڕێژکردنی برینەکانی ڕابردووە ئەمە پیاوانی ئاینی بۆ نمونە وەرزشکاران ینی وەرزش ینی یەکێکە لە وەسیلە هەرە کاریگەرەکان لە دنیاە کە لە ڕێی ئەوە پەیامی لێبوردەیی و ینی بەرەنگاربوونەوەی جاکاری و بەرەنگاربوونەوەی کەراهەتی لە ڕێەوە بڵاوەکرێتەوە ئەوە بەنسبەت وەرزشەوە ینی ڕۆژنامە نووسان هەروەها هونەرمەندان سینەماکاران ڕۆشنبیران هەموو ئەمانە ینی ئەکرێ سینەماکاران لەڕێی بەرهەمێنانی بابەتی سینەمایە و فیلمە سینەمایەکان و بەشێکی تری ئەوانەی کە لە بواری دۆکۆمنتەریە کارەکەن ینی دۆکۆمنتەری خۆتان نەزانن یعنی نیشاندانی واقعە وەکو خۆی و هەندێک لەو دۆکۆمنتەریانی کە پەیوەندیان بە ڕابردووە هەیە بە مێژووە هەیە ئێمە خاڵی هاوبەشی زۆر جوانمان هەیە کللتوری جوانمان هەیە مێژووی جوانمان هەیە یعنی ئەکرێ ئێمە زمانمان دیالکتەکانمان ڕابردوومان جلوبەرگمان جوگرافیامان ئەوەی کە مۆزەخانەکانمان شوێنەوارەکانمان هەموو ئەم شتانە کە موڵکی هەمومانە لە وڵاتەیە ینی ئەکرێ ئەمانە ببن بە خاڵی هاوبەش بۆ کۆکەرەوەی هەموو جیاوازیەکان لە دەوری یەکتر لە پێناوی چەسپاندنی برایەتی و لێبوردەی و پێکەوە ژیان باشە مامۆستا هەریەکە لەمانی کە باست کرد مامۆستایانی ئاینی یا خود میدیا وەرزشکاران و تەواوی ئەوانی کە باست کرد ئەمانە هەریەکان بە ئەرکی خوان هەستاون لە هەرێمی کوردستانە سەبارەت بە لێبوردەی بەداخەوە ئێستا و گێژاوی کە ئێمە تیاین بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتەکانە هەرچەنە ینی کە ئەڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان ئێمە میدیای ڕسمی و ناسراویشمان بیر نەچیانی کە ئەڵم بەداخەوە ینی بەشێک لە کەناڵە میدیایە ڕسمیەکان کە لۆگوی ڕسمیان هەیە بارەگای ڕسمیان هەیە ناونیشانی ڕسمی و دیاریکراویان هەیە ئەمانەش هەندێک جار لە ژێر کاریگەری ئایدۆلۆژیا و ئەجندای سیاسی ئەو جیهەتی کە تەمویلی ئەم کەناڵانە ئەکات لە پێناو بە دیهێنانی ئامانجێکی دیاریکراوەکە وتمان زۆر جار بە شێوازێکی ڕاستە و خۆش نەبێ بە ناڕاستە و خۆ پەیامەکانیان هاندەری کەراهیەتن و هاندەری ڕقلێبوونەوەن و هاندەری دەماگیری و هاندەری ڕەتکردنەوەی یەکتر و ئەوی دیکەن بۆیە یعنی کەناڵەکانی میدیا ئەتوانین بڵێن ئەوەکو میدیای ڕسمی ئەوەی گرفتەکەی قوڵتر کردوێتەوە بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکانە کە بەداخەوە سەکوەیەکی سەر ئاوەڵایە و هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنێ ڕقابەی لەسەر نییە و بۆ بە مینبەرێک بۆ هەر کەسێک کە بتوانێت بەکاری بێنێ کە بەداخەوە ینی زۆر جار یەک جیاوازیەکی بچووک لە بینی دوو کاراکتەری ئاینی لە هەر شوێنێکی دنیاە بێ ینی ئەوە لە بیری خۆیان ئەبنەوە کە پەیام و ئەرکی ڕاستەقینەی ئەوان ئاراستەکردنی کۆمەڵگەیە ڕێنوێنیکردنی کۆمەڵگەیە لەسەر هەندێک تەفاسیلی زۆر ورد دوجار یعنی کۆمەڵگە بەو ینی لەژێر کاریگەری پەیامەکانی ئەوانە بەو جۆرە ئاراستا ئەبێت کە ینی ڕەتکردنەوەی یەکتر بێت و قبول نەکردنی یەکتر بێت بەداخەوە بەڵام ئەمە دیوە ڕەشەکەی ئەتوانم بڵم دیوە گەشەکەی زیاترە پیاوانی ئاینی ڕۆڵی باشیان گێڕاوە ئەتوانن ڕۆڵی باشتریش بکەڕن بەڵێ مامەسا باسی میدیامان کە دیوە دیو باشەکەی هەیە دیوە خراپەکەی هەیە باشترین نمونە بۆ نمونە جەنگی نێوان غەزە و ئیسرائیل بەڵێ میدیا هەم ڕۆڵی خراپی جێرا و هەم ڕۆڵی باشی جێرا بەڵێ ینی دوو ئاراستێکەوەتە میدیاش ڕۆڵی خۆی بینێت لە هەموو کایەکانی ژیانە بڵێ ئەگەر ئەمە بەستینەوە بە کوردستانەوە ینی بە کۆمەڵگەی خۆمانەوە و بە بەکارهێنانی هێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان سەیەکی باو هەیە ئەو ترێکە طبعا ئەوەی کە ڕوو ئەدا لە غەزا ینی خواست و ویست و حەزی هیچ مرۆڤێک نییە لەسەر زەویە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر ئێمەش دروست کردووە یعنی یەکێک لە بەهاکانی هەواڵ ڕەنگە بۆ خۆتان ئەوە ئەزانین ینی مەسەلەی نزیکایەتیەوە دروستکردنی کاریگەریەوە لایەنی مرۆڤایەتیە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر کۆمەڵگەی ئێمەش دروست کردووە بەس بەداخەوە ئەوەی کە ئەوترێ شەڕ لە غەزەیە و دووکەڵەکەی لە کوردستانەوە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستاندا ڕەنگی داوەتەوە کە بەداخەوە ئەمە ناکرێت بەو جۆرە بێ ئەکرێ ئینسان و ئەکرێ ئێمە مەسەلەن هاوسۆزی خۆمان بەرامبەر بە مرۆڤ لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەبێ دەرببڕین
چونکە ئێمە ئەو معاناتانەمان پێشتر بینیوە ئەو نەهامەتی و ناخۆشیانی کە ئێستا بەسەر ئەو میلەتانی شوێنەکانی ترا دێت بەسەر ئێمە شاهاتووە ینی بۆیە ئەکرێ ئێمە دیسان لێرە میدیا ببێ بە خاڵی کۆکەرەوەی هاوبەشەکانمان و لێکچوونەکانمان ینی مرۆڤبوونەکانمان هاوسۆزیەکانمان بەرامبەر بە قوربانەکانی ئەو وڵاتانی تر ئەم خاڵانە کۆمان بکاتەوە نەوەکو سوۆسیال میدیا بکەین بە سەکۆیەک بۆ زاکردنەوەی ناکۆچەکانمان سەبارەت بە کەیسێک بە نەهامەتیەک بە ڕووداوێک بە کارەساتێک کە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری ئەو تۆی نابێت لەسەر ئێمە. باشەکەواتە پێویستە چی بکرێت بۆ ئەمە کارێکی قورسیان هەریەکە لای خۆمانەوە توانین ئەمە بکەین. چی بکرێت؟ یەکەم ڕۆشنبیری تاکە کەسی زۆر گرنگە ئەم ڕۆشنبیری لە کێوە سەرچاواگرەیە کەمیان ئەوە بوو باسمان کرد دانی لە سروشتی ئینسانە ئەوە وایە و ئەکرێ لە قۆناغەکانی سەرەتا لە خێزانەوە دەست پێ بکەین لە قۆناغەکانی سەرەتای خوێندنەوە پاشان هەتاوە کۆگاتە قۆناغەکانی تری خوێندن و زانکۆ و ئیلا ئاخیرێهی. ئەوە یەک دوو ئێمە پێویستمان بە هەڵمەتی هوشیاریە پێویستیمان بە پەروەردەی میدیایی ئەم پەروەردە میدیایە تەنها ئەرکی میدیاکاران نییە ینی ئەرکی وەکوتم ڕۆشنبیران و ینی چین و توێژەکانی دیکەیە لەناو کۆمەڵگەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ ڕۆڵی کارا و کاریگەریان هەبێ لەم بوارەیە بەدەر لەوە یەک شتێکی تر هەیە کە زۆر گرنگە ینی ڕۆژنامە نووسان پێویستە لەم ڕۆوە ینی بگەڕێنەوە بۆ پەیامە مرۆڤایەتی ڕاستەقینەکەی خۆیان و یەک شتێکی تریشەیە کە زۆر گرنگە ئەبێ ئێمە میساقی شەرەفی کاری ڕۆژنامەوانیمان هەبێ لە کوردستانە کە بە جۆرێک لە جۆرەکان خۆپاراستن بێ لەو خاڵانی کە ناکۆچەکانمان و گاپی نێوانمان زیاترەکات هەموو ئەمانە ئەتوانم بڵێم ینی پێویستی بەوەیە کە دەستگا تەشریعەکانی ئەم وڵاتە لە چوارچێوەی یاسادانانە ینی جێگەی و ڕێگا و میکانیزمی دیاریکراو دابنێن ینی بە کورتی و بە کوردی تەحریم و تەجریمی هەموو ئەو هۆڵانە یاخود ئەو کەسانەی کە کارەکەن لەسەر زەقکردنەوەی ناکۆچەکان یەک نمونەیەکم بیر نەچێت لە عومان سڵتان نشینی عومان لەوێ ئەوەندەی زانیاریم هەبێ لەوێ بە یاسا قەدەغەی ئەوە کراوە تەنانەت ئەگەر دوو کەس لە چاخانەی کشە دانیشن ئەوی تریان لەوی دیکە بپرسێ بڵێت تۆ شیعە مەزهەبی یاخود سونە مەزهەبی ئەمە یەکەم هەنگاوی ڕێگریکردنە لە پەرتەوازەیی لە دووبەرەکی و بناغی ئاراستەکردنی کۆمەڵگەیە بەرەو ئەوەی کە ینی ئەمە بیر لە جیاوازیەکان نەکەینەوە جگە لە خاڵە هاوبەشەکان. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز فاروق جەمیل مامۆستای زانکۆ کە ئەم بەیانیە لەگەڵمانە بووی. سپاس مامۆستا، سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆم دەرفەتە سەرکەوتوی مامۆستا.